هەندێکی کوردی هەیە دەڵێت دەست بە کڵاوی خۆتەوە بگرە بابانەی بات. ئەوە ڕێک بۆ حاڵی لامین یاماڵی ئێستایە. هەمومان باش لامین یاماڵ یاریزانە لاوەکەی بارسێلۆنا باش دەناسین و هەر کاتێکیش لە سۆشیال میدیا شتێک بڵاو دەکاتەوە چ بە تەنیا بێت و چ لەگەڵ خۆشەویستەکەی بێت دەبێت بەهارە. جا بۆیە ئەم شەو بڕیار بوو چاوپێکەوتنێکی هەبێت لەگەڵ ستریمەرێکی بەناوبانگدا و پۆستەری ئەو چاوپێکەوتنەش بڵاو ببۆوە بە وێنەی لامین یاماڵەوە و لەسەری نووسراوە کاتی ئەوە هاتووە کار بکەمەوە. بەڵام ئەم چاوپێکەوتنە هاڵوەشایەوە و ڕۆژنامەی مارکاش ئەوەی پشتڕاست کردوتەوە و دەڵێت بە هاوکاری یانەکەی ئەو چاوپێکەوتنە هەڵوەشاوەتەوەتە بارسێلۆنا ئاگادارە و کە ئەم چاوپێکەوتنە هەڵبوەشێننەوە و دڵنیاشم کە پەیوەندی هەمووشمان باش دەزانین کە پەیوەندی بە گرژی و ئاڵۆزیەکانی ئەم دوایانەی کلاسیکۆوە هەیە و بەڕێوەبەری کارەکانی لامین یاماڵیش دەڵێت کە قەرارە لامینێکی تازە و نوێ بدەینەوە بە ئێوە و بۆیە بە لامینمان ئاگادار کردوتەوە کە ئەم ماوەیە ئاگاداری ڕەفتارەکانی بێت و هەروەها ئاگای لە ژیانی تایبەتی خۆی هەبێت. بۆیە دەڵێم دەست بە کڵاوی خۆتەوە بگرە بابانەی بات.